لەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵی و بەختەوەرم لە ئەڵقەی نوێی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد بوومەوە. گرنگی و بایەخی قوربانیکردن لە ئیسلامدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. قوربانیکردن یەکێکە لە پەرستشووی عیبادەتەکان کە لەسەر موسڵمانانی هەبوو دارا پێویست کراوە لەلایەن ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە پەیوەندیە کۆمەڵایەتی و خۆشەویستی نێوان تاکەکان دروست دەکات و بە بەردەوامی دەیهێڵێتەوە. قوربانی لە ئیسلامدا کۆمەڵێ مەرج و ڕێنمایی و یاسا و ئادابی تایبەت بەخۆی بۆ دانراوە کە موسڵمانان ڕەچاوی ئەکەن و لە ژیان و سیرەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم گرنگیەکی زۆر بەم پەرستشە دراوە. ئەم پەرستشەش یەکێکی دیکەیە لەو هۆکارانەی کە موسڵمانان ڕەزامەندی خوای پێ بەدەست دەهێن و دەرگای ڕەحمەت و خۆشی بەڕووی هەژارەکاندا دەکەنەوە. بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی قوربانیکردن و ڕۆڵی قوربانی لە ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵایەتی مرۆڤەکان وەزانینی یاسا و ڕێسا و ئاداب و مەرجەکانی قوربانی و ئەو مەرجانەی پێویستە لە قوربانیەکە و لە کەسی قوربانیکاردا هەبن چین بەرنامەی ئەمڕۆی باس و خواسم بۆ مەبەستە تەرخان کردووە. پێکەوە دەچینە لای میوانەکەم کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامی باس و خواسە. مامۆستا گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و لە خۆشی و شادی دابن. بارك الله فيك وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان سەرەتا پێم خۆشە تعریف و پێناسەیەکی قوربانیمان بۆ بکێ. قوربانی چییە و بە چی دەگوترێ؟ إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. قرباني یەکێکە لە شەعائیر و دروشمە بەرزەکانی پیرۆزی ئیسلام. بەڵام وەکو پێناسەیان کردووە زانایان دەفەرمونون قوربانی واتە کوشتنەوە و سەر لە لاشە جیاکردنەوەی حەیوانێک کە لە شەرعدا دیاری کراوە و لە ڕۆژ و لە کاتێکی دیاری کراودا تەقەڕوبەن إلى الله تعالى وەکو نزیک بوونەوە بۆ لای خوای پەروەردیگار. واتە ئێمە سەربڕینیشمان دەبێ بۆ خوای پەروەردیگار بێ. ئەمە بە کورتیەکەی واتە قوربانیدان ئینسان بە ماڵی خۆی وەکو کوشتنەوە یەک لەو حەیوانانەی کە ئەو ئاژەڵانەی کە ئینشاءالله لە تەوەرەکەمان باسی دەکەین. حکمی قوربانیکردن چیە مامۆستا؟ ئایا ئیسلامی پیرۆز بە فەرز و واجبی داناوە لەسەر شوێن کەوتوانی یام خواستی لەدەست مرۆڤەکان خۆیدایە؟ بە تێڕوانین لەو دروشمە و لەو شەعائیرە گەورەیە عولەمایان بۆ چوونی جیاوازیان هەیە. نەک وەکو هەندێک خەڵک وا دەزانن کە جیاوازی لە بۆ چوونی زانایان یاخود جیاڕاڕایی لە بۆ چوونی زانایان مانای ئەوەیە کە شتەکە وەکو دەڵێی جێی بایەخ نییە بگرە بە پێچەوانەوە. ئەو شتەی کە ڕای جیاوازی زیانایانی لەسرە ئەوە مانای ئەوەیە کە شتێکی زۆر گەورەیە زانایانیش بە نیەت پاچیە و بە دڵسافی و بە تەقوا و لە خواترسانیان ویستویەتیان باشترینی حکومەکان هەڵبژێرن بۆ مرۆڤەکان و بۆ موسڵمانان. بۆیە لە قوربانیش عولەمایان دوو ڕای جیاوازیان هەیە. لەکن ئیمامی ئەحمەد و مەجموعەیەک لە زانایان دەفەرمون واجبە، واتە هەر کەسێک نەیکە گونەهبار دەبێ لە هەموو تەمەنی جارێک. بەڵام ڕەئی جمهور و والله ئەعلم ڕەئی ڕاجع و ڕەوا ئەوەیە کە قوربانی سنەتێکی مؤکدەیە. پێغەمبەری خودا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر تەئکیدی کردوتەوە لەسەر ئەوەی کە ئینسان قوربانی بکات و لەم خێر و ئەجر و پاداشتە خۆی بێبەش نەکە. چونکە ئەگەر ئینشاء الله باسی بەڵگەکانی مەشروعیەت و جێبەجێکردنی قوربانی دەکەین کە پێغەمبەری خوا لە چەندەها فەرموودە، هەم بە قەولی واتە پێغەمبەری خوا بە قسە
و هەم بە فعلی واتە پێغەمبەری خوا بە کردار و هەم بە تەقریر واتە سنەی تەقریری پێغەمبەری خوا کە سەحابەیە کردوویەتی دانی پێداناوە واتە بە هەموو شێوازێک پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وسەلام پاڵپشتی کردووە و خوای پەروەردیگاریش ئەمری پێ کردووە. بۆیە ڕەئی ڕاجع والله ئەعلەم بە تایبەتی لەسەر ئەو کەسانی کە هەبوونن ئەگەر نەیکەن گوناهبار دەبن لە ڕۆژی قیامەتێ پرسیارە نێ دەکرێتەوە. هەتا ڕەئی هەندێک لە عولەمان وایە لەبەرەوەی شەعائیرێ چی گەورەیە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوای پەروەردیگار دەفەرمێ لە دروشم و ڕموزە گەورەکانە ئەوە بەڕاستی کەسێک جێبەجێ دەکا کە تەقوای هەبی و لە خواترسانی هەبی لە دڵەوە. بۆیە هەندێک دەڵێن ئەگەر لە شارێک کەس هەر نەستە بە پرۆسەی قوربانیکردن ئەوە دروستە شەڕیان لەگەڵ بکەیت لەبەرەوەی شەعائیرێکی گەورە لە شەعائیری ئیسلامیان جێبەجێ نەکردووە. زۆر باشە مامۆستا باز لە فەزڵ و گەورەی قوربانی بکەین. خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم چۆن باسییان لەم عیبادەتە کردووە یان پێغەمبەری خوا و هاوڵە بەڕێزەکانی چۆن لە ژیانی خۆیاندا ئەم بەم ئەرکە هەستاون ئەم عیبادەتیان ئەنجام داوە. بەڵێ خۆی شک و گومانی تێدانیا ئێمە بەڵگەکانی مەشروعیەت و یاخود واجببوون و یاخود قەدەغەکردن و هەموو ئەوانە دوو شتی سەرەکیمان هەیە القورآن والسنة واتە قورآن و کەلامی خوای دووەمینیان سنە و ئەو دەلیلەکانیش تەبعەن لە بۆ سنە وەکی ئیجماع و قیاس و ئیستیحسان و ئەوانە. ئێمە لە قورئاندا خوای پەروەردیگار بەعام واتە بە گشتی ئاماژەی بە قوربانی کردووە ئاماژەی بە سەربڕین کردووە ئینسانەکان سەر ببڕن نەک هەر لە شریعەتی ئێمە لە شریعەتی ئومەتانی پێش ئێمەش وەکو خوای پەروەردیگار لە یەک لە ئایەتەکان دەفەرمێ ولكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله عليه بو أوي ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام. بۆیە خوای گەورە دەفەرمێ ئێمە بۆ هەموو ئومەتانی پێش ئێوەش جعلنا منسكا ئێمە وامان کردووە کە نوسوک و قوربانی بکەن و سەری حەیوانەکان یاخود بە جۆرێک لە جۆرەکان قوربانی بکەن بۆ خوای پەروەردیگار على ما رزقهم من بهيمة الأنعام ئەوەی کە خوای پەروەردیگار ڕزقی داون لە حەیواناتەکان بە تایبەتیش لە شریعەتی ئێمە ئینشاءڵڵا باسی دەکەین چ شتێک دەبێتە قوربانی چوارچێوەیەکی شەرعیمان بۆ هەیە. بۆیە بەو ئاەتە عولەمایان دەفەرمون ئاماژەیەکە لە بۆ قوربانی. ئاەتێکی ترمان هەیە کە زیاتر عولەمایان ڕەیان لەسەرەوەیە بە تایبەتی مفەسیرەکان و محەدیثەکان و فەرمودەناسەکان دەفەرمون کە خوای پەروەردیگار دەفەرمێتە پێغەمبەر فەصەلی لڕەبیکە وەنحەڕ دەفەرمێ یا محەممەد نوێژ بۆ خوا بکە و قوربانیش بۆ خوا بکە. دەڵێن مەبەستی ئەوە بووە لە ڕۆژی جەژن هەم نوێژێکی تایبەت بکە کە تایبەتە بە جەژن و هەم لە جەژنی قوربانیەک بکە کە تایبەتە بە قوربانی. ئەوە وەکو قورئان. بەڵام لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە چەندەها شێواز لەبەر ئەوەی شک و گومانی تێدانیە قورئان باسی شتە گشتیەکان دەکا باسە شتە کولیەکان دەکا بەڵام سنەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دێ ئەم گشتیانە و ئەم عامانە تایبەت دەکا یاخود ئەم کولیاتانە جزء و پارچە پارچە دەکا و ڕۆنی دەکاتەوە. بۆیە ئێستا ئەگەر تەمەشا بکەین لە چەندەها فەرمودە پێغەمبەری خوا بۆمەی ڕۆن کردوتەوە ئێمە چۆن قوربانی دەکەین. یەک فەرمودەیان کە لە صحیحی بوخاریدا هاتووە بەڕا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وەسەلام وتارێکی بۆ داین لە ڕۆژی جەژن دەفەرمێ فەرمووی یەکەم شت کە ئێمە ئەمڕۆ دەستی پێ دەکەین نوێژە فەرمووی نوێژ دەکەین دواتر دەگەڕێینەوە فەنەنحەڕ دواتر دەگەڕێینەوە قوربانی دەکەین من فعل ذلك فقد أصاب سنتنا فەرمووی هەر کەسێک وای کرد ئەوە سنەت و ڕێباز و منهەجی پێغەمبەری خودای عەلەیهی السەڵات وەسەلام جێبەجێ کردووە. بەڵام ئەوەی پێشی نوێژ حەیوانێکی سەر ببڕیبی ئەوە بەس تەنها
خێرێکە و سەدەقەیەکە کردوێتی ئەوە نوسک نییە واتە ئەوە قوربانی نییە بۆیە لەو فەرمودەیە تەمەشا دەکەی وشەی نوسک لەوێن دەر بەچی هاتووە بەگشتی هاتووە وەکو خوای گەورە فەرمووی وەلیکولی ئومەتین جەعەلنا مەنسەکە بەڵام لێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تایبەتی دەکا دەفەرمێ ئەو کاتە دەبێتە نوسک ئەو کاتە دەبێتە قوربانی و لە بۆ خودای پەروەردیگارە ئەو کاتەی کە ئێمە دیاری دەکەین پێغەمبەری خوا لە دوای نوێژدا ئەو جا قوربانی کردووە هەتا یەک لە سەحابەکان فەرمووی پێغەمبەری خوا من ویستم قوربانیەکەم یاخود خێرەکەم زوو بیکەم پێشی هاتمە نوێژ پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام تۆ خێرێکت کردووە لە بۆ ئەهلی خۆت بەڵام فەرمووی پێغەمبەری خوا من حیوانێکی وەکو دەڵێ بچووکتر یاخود وەکو شێوازی ئەو ناکردوتم کە ناوی جەذعەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە شوێنیوی ئەوەی بکە قوربانی بەڵام تەنها ئەوە بۆ تووە کەواتە بە نەسی ئەم فەرمودەیەش بۆمان ڕۆن دەبێتەوە کە پێغەمبەری خوددا عەلەیهی سەڵات وسەلام هەم ئەمری فەرمووە هەم بە قسەش کردوێتی هەم بۆ خۆش بە فعل کردوێتی کەواتە مەشروعێکە و شەعائیرێکی زۆر زۆر گەورەیە وەکو هەندێک لە عولەمانە شڕعیان وایە کە فەرض و کیفایە واتە دەبێ هەندێک بیکەن ئەجینە هەموو مسلمانان گوناهبار دەبن و لە مغنیش هاتووە دەفەرمێ هەموو مسلمانەکان کۆدەنگن لەسەرەوەی کە شتێکی مەشروع و شتێکی حەڵاڵە و لە فەتح الباریش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ولا خلاف في كونها من شرائع الدين هیچ شک و گومانی تێدا نیە یەکێکە لە دروشمە بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر باش مامۆستا حکمت لە بوونی قوربانی چییە؟ ساڵانە مسلمانان لە سەرانسەری جیهاندا لە کاتێکی دیاریکراودا بە ملیۆنان ئاژەڵ و حەیوان سەردەبڕن لەبەر ڕەزامەندی خوای گەورە حکمت لە دانانی ئەم عیبادەتە بۆ چییە؟ بەڵێ خۆی ئێمە وەکو مسلمان دەبێ خوای گەورە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگە شتێکی فەرز کرد و واجب کرد یاخود شتێکیان قەدەغە کرد و حەرام کرد یعنی مسلمان ئەگەر حکمەتەکەشی نەزانی دەبێت جێبەجێ بکە ومن يسلم وجهه إلى الله وهو محسن فقد استمسك بالعروة الوثقى وإلى الله ترجع الأمور لسورة لقمان خواهي پروردگار فرمي هر کەسێک ڕووی لە خوا بکاو و تەسمیلی ئەمر و فەرمانەکانی بێت چکە بەداخەوە ئێستا لەناو ئێمەش خەڵکانێک هەنە بە تایبەتی ئێستا لە قوربانی دەڵێن مادام سەر بڕینە و لە سنەتی پێغەمبەری خوا باس نەکراوە ئێمە بۆ جێبەجێ بکەین کە بە هەر شێواز و ناوێکیان لە خۆی ناوە بەڵام ئێمە وەکو مسلمان ئەگەر حکمەتێکی دیار نەبی هەر دەبێت جێبەجێ بکرن بەڵام خوای گەورەوەی کردووە لە بەربەی زۆربەی شتەکانی ئێمە حکمەتێکی تێدایە و جوانکاریەکی تێدایە علەمایان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەربی زۆر حکمەتیان باس کردووە لە قوربانی بەڵام ئێمە بە پشتیوانی خوای پەروەردیگار سێ چوارێکیان باس دەکەین یەکەمیان زیندووکردنەوەی ڕێبازی ئیبراهیم پێغەمبەرە عەلا نەبینا و عەلەیهی السەلام چونکە ئەوە لە سوورەتی سافات بە دوور و درێژی خوای پەروەردیگار جۆرێک لە تەفسیلی داوەتێ کە چۆن بووە و چۆن لەسەر ئومەتی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام مەشروع کراوە و بۆتە ڕەمزێک و شەعائیرێک لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە ئێمە کە زیندوو دەکەینەوە ئەوە زیندووکردنەوەی سنەتێکی ئیبراهیم پێغەمبەرە کە باوکی پێغەمبەرانە عەلا نەبینا و عەلەیهی السەلام وخوای پەروەردیگاریش ئەمرمان پێ دەکات لە قورئان دەفەرمێ ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين لسورة نحل خوای پەروەردیگار دەفەرمێ یا محەممەد ئێمە وەحیمان بۆ تۆ دابەزان کە شوێن میلەتە ئیبراهیمە شوێن ئیبراهیم بکەوە ئەوەش مانای ئەوەیە مانای ئەوە دەگەێنێ کە ئیسلام گشتگیرە ئیسلام جیهانبینیەکی زۆری تێدایە تەنها خوای پەروەردیگار ئێمەی وەکو ئومەتی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام پەیوەست نەکردووە تەنها بە پێغەمبەر پێغەمبەرانی تریش هەندێکیان بۆ ئێمە سەرمەشقن و دەبێ چاویان لێ بکەین دووەمینیان حکمت لە قوربانی ئارامگرتنە لەسەر عیبادەت و لەسەر پەرستشەکان و لەسەر ناخۆشیەکان کە تەمەشا دەکەی خوای پەروەردیگار دوای ماوەیەک کوڕێک دەبەخشی بە ئیبراهیم عەلا نەبینا و عەلەیهی السەلام
خوای پەروەردیگاریش ئەمری پێدەکا کە دەبێ ئەم کوڕە سەر ببڕی لە خەویدا. خەوی پێغەمبەران عليهم الصلاة والسلام وحيا بويا كاتك فلما أسلم وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين. خواي پروردگار ده فرمي كاتك إبراهيم ويستي فرمانك جيب جيبك لقر أو همو قرصاتي فرمانكي لقر أوي كيكك لخوشويستاني تي كوريترينيا ئەو جا ویستی جێبەجێ بکە خوای پەروەردیگار ئەجر و پاداشتی داوە بەو سەبر و ئارامگرتنەی. بۆیە یەکی تریش لەوانە ئەوەیە کە ئینسان دەبێت لەسەر هەم عیبادەتەکان وەکو عیبادەت و هەم ئیبتیلا و تاقیکردنەوەکان و ئیمتیحانەکان دەبێت ئینسان سەبر بگرێتن. ئەوەش یەک لەوانە وەکو خوای پەروەردیگار دەفەرمێ سەلام عەلا ئیبراهیم، تۆ ئەگەر ئەمر و فەرمانێکی خوات جێبەجێت کرد ئاشتیت لە بۆ هەیە و دەبیە کەسێکی چاکەکار كذلك نجزي المحسنين ولكوتاي دفرمي إنه من عبادنا المؤمنين. أجر أمر ربازي پیغمبران من زيبت ذكر دبينا بنداني خواي پروردگارو إيمان دار كأويش ديارة إيمان دار كانوا بندي خواي قولة لقرآن ولا سنة تأذر پاداشتيان لبوهيا يشتر لحكمة كان أويا كحكمتي قرباني آشتي كوملايتي خواي پروردگار هم لقرآنو هم سنتەکانی پێغەمبەری خدا عليه الصلاة والسلام کە تەمەشا دەکەی چەند شت هەیە ئینسان پێکەوە دەبەستێتەوە لەگەر کۆمەڵگا. یەک لەو شتانەش قوربانیکردنە. وەکو علەمایان زیاتر ڕەئیان لەسەر ئەوەیە قوربانی بکرێتە سێ بەش. بەشێکی بکرێتە هەدیە، واتە کەسێک ئەگەر دەوڵەمەندیش بێت زیرانیشت بێ خۆشەویستیش بێ ئەگەر دەوڵەمەندیش بێ بەشێکی بدێ. بەشێکی تر دەڵێن دەبێ بیخۆی و بۆ خۆت و ماڵ و منداڵ بێ، بەشێکیش بۆ خزم و کەس و کارت بێ. بۆیە ئەتو ئەگەر ئاوا دەکەی ئاشتی کۆمەڵایەتی بەرپا دەبێ. بە تایبەتی ئێستا دەبینی یعنی نەک هەر ئاشتی لە بینی جیران و خزم و ناسیاو بگرە لە بینی دەوڵەتەکان. ئێستا ئەوەی لە مەکەی مکەڕەمە لە سعودیا جێبەجێ دەکرێت کە قوربانی و هەدیەکان دەکرێت دواتر دەنێردرێ بۆ وڵاتە هەژار نشینەکان، دەنێردرێ بە وڵاتەکانی کە فەقیرن و دەستیان کورتە. ئەوەش ڕەحمەتی ئیسلام دەردەخا کە یەکێکی تر لە حکمەتەکانی قوربانی دەردەخا. حکمەتێکی تر کە ئەوەیە ئینسان دوور کەوێتەوە لە ڕەزیلی و قورچۆچی. یعنی ئینسان کەسێکی بەخیل نەبێ، چونکە هەم لە قورئان و هەم لە سونەتدا ذەم و سەرزەنشتی ئەو کەسانە کرایە کە چی دەکەن کە دەست گرن، واتە لە کوردەوار پێدەن دەست قوچاون، واتە دەست بڵاونینە، خێر و ئەجر و پاداش ناکەن. تۆ ئەگە قوربانیت کرد سزای ئەوەی کە ئەجر و پاداشتەکە وەردەگری، سەرەڕای ئەوەی کە ئەجر و پاداشتەکەت بۆ هەیە، دەبینی دواتر خوای پەروەردگار لە صیفەتێک پاراستویەتی. خوای گەورە دەفەرمێ ولا يحسبن الذين يبخلون بما آتاهم الله هو خيرا لهم بل هو شر لهم سيطوقون ما بخلوا به يوم القيامة ولله ميراث السماوات والأرض والله خبير بما تعملون والله بما تعملون خبير. بويا خوای پەروەردگار دەفەرمێ ئەو کەسانەوە نەزان کە ڕەزیلی دەکەن، بۆیە ئەتوو لەو صیفەتەش دەپارێزرێ. صیفەتێکی تر شکر و سوپاسی خوای پەروەردگار دەکەی، ئەوەیە کە تۆ ئەو ئەجر و پاداشتە بەدەستدێنی. مامۆستا خێر و پاداشتی قوربانیکردن کاتێک ئێمە بینین ڕۆژی عەرەفەکە موسڵمان بە ڕۆژوو دەبێ گوناهی 2 ساڵی لەسەر لاچێ، کاتێک کە زەکات لە ماڵەکەی دەردەکا ماڵەکەی پاک دەبێتەوە، کۆمەڵێ عیباداتی تر کە مرۆڤ پاگەکەنەوە لە گوناه و تاوان. قوربانی چه خێر و پاداشتێکی دنیایی و قیامەتی یام لە ڕووی لابردنی گوناه و نووسینی چاکەوە بۆ مرۆڤ چی بە مرۆڤ دەبەخشێ؟ بەڵێ شکۆ گومانی تێدا نیە. ئێمە گوتمان یەکەم شت ئەمر و فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ دەکا. کەسێک کە قوربانی دەکا ئەمر و فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکا، دواتر سنەتەکانی پێغەمبەری خوا جێبەجێ دەکا کە ئەوە گەورەترین ئەجر و پاداشتە ئینسان بۆ قیامەت جێبەجێ دەکا. صفتێکی تر والذين ينفقون أموالهم في سبيل الله، يعني كاتێک ئینسان قوربانی دەکا دەچێتە ژێر باری ئەو صفتەی کە ماڵیان دەبەخشن لە پێناوی خوا، ئەوەش ئەجر و پاداشتی زۆری هەیە. والذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. چەند بە ئیخلاس و بە ئەو بکەی زیاتر ئەجر و پاداشتەیە. بۆیە ئەجر و پاداشتی دەتوانین بڵێن زۆر زۆرە.
یەک لەو ئەجر و پاداشتانە جێبەجێکردنی ئەمر و فەرمانی خوای گەورەیە، جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەری خودایە عەلەیهی سەڵات وەسەلام، شوێنکەوتنی سنەتی پێغەمبەری خودایە و لە سیفەتی ڕەزیلی دەپارێزرێ و دەچێت ژێرباری ئەوانەی کە ئەجر و پاداشتێکی زۆریان هەیە. قوربانی لە کەیەوە دەکرێت؟ جەنابەت فەرموود لە دوای نوێژی جەژنی قوربانی پیرۆزەوە، لە جەژنی قوربانی پیرۆزەوە تاکەی بەردەوامە بێ و مرۆڤ تاکەی ئەتوانێت قوربانیەکەی سەر ببڕێ. بەڵێ خۆی ئەلحەمدولیلا سوپاس بۆ خوا، خوای گەورە وای کردووە ئێمە کاتێک کە عیبادەت و پەرستشێک دەکەین خوای گەورە و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام چوارچێوەچیان بۆ داناوین، واتە ئێمە ناتوانین لەو چوارچێوە نە زیاد بکەین نەکەم بکەین. قوربانیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دیاری کردووە وەکو مبین و وەکو ڕۆنکردنەوەی لە کتابی خوا دەفەرمێ لە دوای نوێژی جەژنی قوربان تایبەتە بە عید الأضحیە، واتە جەژنی قوربان، واتە ئینسان لە دوای جەژنی قوربان دەتوانی لە دوای نوێژی جەژنی قوربان بیکە هەتاکو چارەم ڕۆژ تاکو ئێوارەکەی مەغریبەکەی، چونکە ئێمە لە ئیسلامدا کاتێک دەڵێن ئەمڕۆ ڕۆژی سێشەممەیە بەیانی دەبێتە چارشەممە، بەکەی دەبێتە چوارشەممە بە ئاوابوونی ڕۆژی سێشەممە، واتە بە بانجی مەغریب و بە ئاوابوونی ئێوارە. بۆیە هەتاکو ئێوارە دەتوانی تۆ بیکەی، بەڵام کە مەغریب بانجیدا ئەوە ئەگەر بشیکەی دەبێتە سەدەقەیەک و عولەمایان دەفەرمون هەم لە ڕۆژ دەکرێ هەم لە شەو دەکرێ، بەڵام والله ئەعلەم باشترین کاتی لە دوای نوێژی جەژنە. هەتا پێغەمبەری خودە عەلەیهی سەڵات وەسەلام مسلمانان بە تایبەتی مامۆستایانی ئاینی کە زۆر جار دەبینی ئەوەیان لەسرە کە مامۆستایانی ئاینی نابەخشن، بەڕاستی پێویستە ئەم سونەتەی پێغەمبەری خوا جێبەجێ بکەن. ئەگەر بۆیان بگونجێ حیوانێکی بچووکیش بێ گەورە نەبێ کە دەکرێت دواتر باسی حیوانەکان دەکەین، لە مزگەوت لە دوای وتارەکەی لە دوای نوێژەکەی بچێ قوربانیەکەی بکە، ئەوە سونەتێکی پێغەمبەری خوایە، با ئێمە زیندوی بکەینەوە وەکو سەحابەکان کردوویەتیان. بۆیە ئەو کات باشترین کاتە، بەڵام لە هەر چوار ڕۆژی تاکو نوێژی مەغریب دەکرێت ئینسان دروستە قوربانی بکە، والله ئەعلەم. مامۆستا حکمت چییە کە قوربانی یەکێکە لەو هۆکارانەی کە ماڵی هەژارەکان ئاوەدانەکاتەوە خراوەتە دوای نوێژی جەژن؟ لەوە چێ زۆر جار هەژارێک داما بێ بۆ کیلۆیە گۆشت کە جەژنی خۆی و ماڵ و مناڵی پێبەڕێ بکە، لەوە چێ محتاج بێ بۆ کیلۆیە گۆشت. حکمت چییە کە ئەم قوربانیە خراوەتە دوای جەژنی قوربان و هەموو خەڵک پێویستی خۆیان لە گۆشت و خواردن دابین کردووە؟ خۆی ئەمە باسمان کرد، زۆر جار دەبینی حکمەتەکان لە ئێمە بزرە، بەڵام زۆر جاریش دەبینی حکمەتەکان هەندێک وەکو عولەمایان یاخود هەڵێنجراوی ئايات و فەرمودەکانە یاخود بە بیر و بۆچوونی خۆیان بە فکرێ خۆیان. بۆیە من نەمزانیوە ئایا حکمت چییە، بەڵام ئەوەی کە لەسەر مسلمان پێویستە ئەوەیە کە تەسمیل بێ لە بۆ ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردیگار. شک و گومانی تێدانی حکمتێکی تێدایە لحکمة أرادها الله، حکمتێکی تێدا بەڵام ئێمە نازانین. بەڵام خۆ جەژن تەنها جەژنی یەکەم ڕۆژ نییە، دووەم و سێم و چوارەمیش جەژنە، بۆیە ئەو کاتەش شوێنی خۆی دەگرێ. بەڵام ئەوەی کە عولەمایان دەفەرمون لە جەژنە لەبەر ئەوەیە ئەگەر کەسێک پێش جەژن قوربانی نەگەیشت بۆیە، یعنی وەکو برێ پێش جەژن نەیتوانی بوو گۆشت و ئەو زۆرشتانە ئەوە بکە، مسلمانان کە لە خۆشیدانە بە ئەو بەشەش کە لە ناخۆشیدایە فریایان کەوین بۆ ئەوەی ئەوانیش بێخینە خۆشی، بۆ ئەوەی ئەوانیش خۆشی و خۆشگوزەرانیان لە کرد بکرێت. چکە بە تایبەتی ئێستا زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ئێستا نەبووە، ئێمە زیاتر بەیانیەکەی وەکو دەرەی سێمەنجەری پێدەگۆترێ یاخود گۆشت و برنج و مەرەکەی ئازر دەکەین و قەیسیەکەی ئامادە دەکەن و ئەو ئافرەتەکان شرط نییە زمانی پێغەمبەری خوا ئاوا ببێت. یعنی ئێستا ئەو عادەتە لە لای ئێمە هاتووە، زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەوانەیە نیوەڕۆیەکەی خواردبیان، لەوانەیە ڕۆژی دووەم سێم خواردبیان، وەکو لە فەرمودەکان هاتووە. شرط نییە ئەو عادەتەی ئێستا هەیە ئەو کاتی بووبێ، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوای کردووە و ئێمەش اتباعا لمنهجه وسنته صلى الله عليه وسلم چۆنی کردووە نەلا دەدەین و نەزیادە ڕۆیشی تێدا دەکەین. بەڵێ مامۆستا قوربانی بەچی دەکرێت؟ مەرجەکانی تەندروستی و تەمەن و جۆری قوربانی پێکرا و کامانن و
چۆن ئەبێ ڕەچاوی ئەو مەرجانە بقین. دواتریش باز لە مەرجەکانە یامەرەتوانی جەنابەت مەرجەکانی ئەو ئاژەڵەشمان پێ بڵێ کە پێویستە قوربانی تێدا بکرێ. بەڵێ یەکەم شت ئەو حیوانانەی کە لە ئاەتەکە باسی کرد من بەهیمەتی الئەنعام لە چی دەکرێ؟ عولەمایان دەفەرمون لە چوار شت دەکرێ بەگشتی. یەکەمینیان وشتر دەبێ 5 ساڵی تەواو کردبێ پێی لە ساڵی شەشەم نابێ کە لە وڵاتی مە وشتر زۆر کەمە، زیاتر ئەوەی دووەمین هەیە کە چێڵ و مانگایە و یاخود جوانەگایە کە دەبێ 2 ساڵی تەواو کردبێ پێی لە ساڵی سێەم نابێ و مەڕ و بزنیش دەبێ ساڵێکیان تەواو کردبێ پێیان لە ساڵی دووەم نابێ. واتە بە کورتی ئەوانەی کە دەکرێن قوربانی وشترە و مانگایە و جوانەگایە و بزن و مەڕیشە، ئەوانە هەموو مەرجی بۆ دانراوە وەکو عولەمایان باسییان کردووە دەبێ ئەوانە بکرێتە قوربانی. بەڵام کەسێک لەو نمونە مریشکێک دەکاتە یاخود پرسیارێکیان کرد بوو ئایا بۆ ماسی ناکرێتێ، خۆ ماسیش یەک لەوانەیە کە لە قورئان لەحمەن طەریە ناوی هاتووە. ئەوە حکمتێکە خوای پەروەردیگار دەزانی چۆنە، ئێمە پێغەمبەر ئاوانەی کردووە و ئێمەش ئاوا دەکەین. بۆیە عولەمایان دەفەرمون ڕەیەکی جیاوازی شەیە ئایا وەکو دەرێ کاریلا یاخود فەرخەی مەڕی چی پێدەگوترێ، ئەوەش دەکرێ لە 6 مانجی یاخود دەکرێ ساڵێکی تەواو کردبێ ئەوێش دەبێتن. بەڵام ئەو سێ عولەمایان متتەفقن کە وشتر دەبێ 5 ساڵ بێ 6 تەواو کردبێ، جوانەگا یاخود چێڵ کە لە کوردەواری خۆمان پێی دەگوترێ مانگاش دەبێت 2 ساڵی تەواو کردبێ پێی لە سێ نابی و بزن و مەڕیش دەبێت ساڵێکی تەواو کردبێ پێی لە ساڵی دووەم نابێ. ئەوە وەکو ئەو حیواناتانەی کە دەکرێنە قوربانی. ئەدی مەرجەکان لەو حیواناتانەدا چییە؟ یعنی ئەو ئاژەڵانە مەرجەکانیان چییە؟ مەرجەکانیان وەکو لە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆن کراوەتەوە. یەکەمیان زۆر مهمە، ئەمە هەموو جارێ تەنها تەمەشای مەرجە ڤاهیریەکان و ئاشکرایەکان نەکەین. عولەمایان دوو مەرجیان دۆداناوە، مەرجێکی باتنی کە پەیوەستە بە دڵ، مەرجێکی تریش کە ئاشکرایە و ڤاهیریە پەیوەستە بە خودی حیوانەکە. ئەو مەرجانەی کە باتنینە و پەیوەستە بە دڵ یەکەمیان الئیخلاص لله، یعنی لە پێناسەکەی باسمان کرد تۆ قوربانیە دەکوژیەوە سەری ئەو قوربانیە دەبڕی ئەو حیوانە لە ناو دەبەی دەبێ بە مەبەستی نزیک بوونەوە لە خوا بێ، مەبەستی ڕیایی و ڕیابازی و ڕووپامایی تێدا نەبێ. یعنی ئەوە زۆر مهمە، دەبێ تەنها بۆ خوددا بێ. هەتا عولەمایان هەندێک لە مفەسیرەکان دەفەرمون ئەو ئاەتە هۆی دابەزینی خوای پەروەردیگار دابەزاندە سەر پێغەمبەری خوا فەصەلی لڕەبیکە وەنحەر، قوڕەیشیەکان یاخود مشریکەکان و کافرەکان هەم نوێژیان هەم قوربانیان بۆ غەیری خوای گەورە بوو، بۆ غەیری خوای پەروەردیگار بوو. خوای گەورە فەرموویەی پێغەمبەری خوا تۆ هەم نوێژەکەت هەم قوربانیەکەت دەبێ بۆ خوا بێ. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. خوای پەروەردیگار دەفەرمێ یا محەممەد بڵێ نوێژم، قوربانیم، سەربڕینی حیوانەکانم، مردنم، ژیانم هەمووی بۆ خوای پەروەردیگارە، هەمووی بۆ خودایە سبحانه وتعالى. کەواتە یەکەم مرد دەبێ ئیخلاص بێ. دووەمینیان الصواب، واتە لەسەر سنەت و ڕێبازی پێغەمبەری خوددا بێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر هات و 10 حیوانیش بکەیە خێر، بەڵام وەکو پێغەمبەر کردوێتی ئاوا نەبێ، لەو کاتەی پێغەمبەر ڕێی پێداوە ئاوا نەبێ، هیچ قبول نییە، خوای پەروەردیگار پەنامەمدا. ئەوە وەکو مەرجە باتنیەکەی. بەڵام مەرجێکی تریشمان هەیە، دەبێت لە خودی حیوانەکاندا بێ، وەکو باسمان کرد، چ وشتر بێ، چ مانگا بێ، چ مەڕ و بزن بێ. عولەمایان دەفەرمون 4 مەرجی گرنگی تێدا دەبێ، ئەو 4 مەرجە ئیلا تێیدا بێتە دی. یەکەمین مەرجیان وەکو لە فەرمودەیەکی پێغەمبەری خوادا هاتووە عەلەیهی السەڵات وەسەلام، دەبێ بەڕاستی ئەو قوربانیە وەکو دەڵێن 4 4 لا تجوز في الأضاحي، يعني 4 عیب هەیە یاخود 4 شت هەیە نابێ لە قوربانیدا هەبێ. یەکەمینیان
العوراء بين عورها واتە چاوی نەبینێ یاخود لا چاوێکی کوێر بێ یعنی چاوی زەعیف بێ یاخود نەبینێ ئەوە عولەمایان دەفەرمونون دیارە ینی بە ئاشکرا دیارە ئەوە چاوی لە دەستداوە ئەو حیواناتە تەسیر لە چ دەکا لە گۆشتەکەی دەکا لەوانەیە تووشی هەندێک نەخۆشیبی بەهۆی ئەوەی کە شتێکی پیس بخوا بۆیە ئەوە دروست نییە لە هەر حیوانێتێک دابێتە دی. دووەمینیان والمەریضەة بەین مەرەضها نەخۆشێک کە نەخۆشەکەی دیار بێ یعنی ئەگەر ئێستا بڵێن لەو فەرمودەیە ئەوەمان بۆ دەردەکەوێت کە ئیسلام دین و دەولەیە لەوانەیە خەڵکێک پێی سەیر بێ خەڵکێک پێمان پێ بکەنی زۆر کەس دەزانی هەندێک نەخۆشی هەیە دەبێ شوێنێکی تایبەتی هەبیتۆ تەعاملی لەگە بکەیت مەجزەرەیەک و یاخود بەیتەڕیەیەکی تایبەتی هەبیتۆ بزانی ئایا ئەم حیوانە نەخۆشە یاخود نا ئێخۆ ئەوە لە مزگەوت ناکرێ یاخود وەکو لە ناو کۆرانەکان ناکرێ بەڵام تۆ وەزارەتێکت هەیە شتێک شوێنێکت هەیە دەچی ئایا ئەمە نەخۆشی هەیەیان نییە وەزارەتی تەندروستی یاخود وەزارەتێک لە زۆر شتانەیە یعنی ئەوەیە کە دەڵێن ئیسلام دین و دەوڵە ئیسلام سیاسەتە ئەلەوەی مەفهوم دەکرێت لەو فەرمودەی بۆیە نەخۆشیەک ئەگەر نەخۆشیەکە دیار بێ لە هەر حیواناتێک هەبێ نابێ بیکرێتە قوربانی. والعرجاء بين ضلعها یعنی لاقشەلەلیەک یاخود زۆرێک لە کەم ئەندامیەتی لەو حیواناتەدا بێ کە زۆر دیار بێ و گۆشتەکەی لە قیسدا بێ والکەسیر التي لا تنقی و ئەو حیوانەش ئایا لەبەر نەخۆشیە یاخود لەبەر هەر زۆرە شتێکە خواردن ناخوا واتە هەزیلە یعنی زۆر زەعیف وە گۆشتی پەیوەنیە بۆیە بەم فەرمودەیە بۆمان ڕۆن دەبێتەوە خۆشەویستان عومدە ئەسڵ لە قوربانیکردن پوخت و پاچی و زۆر گۆشتیە یعنی چەندی گۆشتی زیاتر بی خێر و ئەجر و پاداشتی زیاترە بۆیەش دەبینی کاتێک کەسێک بەدەنەیەک یاخود وشترێک یاخود جوانەگایەک یاخود مانگایەک دەکەیە خێری زیاترە لەوەی کە کەسێک بەمەڕ و بزنێک دەیکاتن چونکە ئەو بۆ 7 کەسان دەبێ و زیاتریشە دیارە والله يضاعف لمن يشاء لەوێن دەردەتوانین بڵێن زۆر زیاترە لەبەرەوەی زۆر زاریوە هەیە 100 کیلۆیە کەمتر زیاتر لەوەی دەردەچێت بەڵام لەوانەیە حیواناتێکی بچووک 30 کیلۆ بێ 20 کیلۆ بێ کەمتر زیاتر بێ بۆیە چەند زیاتر بێ خێر و ئەجر و پاداشتی زیاترە عومدە لەوەی کە دەبێ گۆشتەکە زێ سنەت و ئادابەکانی قوربانیکردن لە بەخشینەوەیدا لە شێوە تەنانەت کەسی قوربانی کار ئەوەی کە هەڵەسێ بە قوربانیەکە ئیسلامی پیرۆز کۆمەڵی مەرجشی بۆ ئەو داناوە لە کوردنەکردنەوەی مووەکانی سەری و ڕیژ نەتاشینی و نینۆ کوردنەکردنەوەی و هەروەها ئەو مەرج و ئاداب و سنەتانە چین کە پێویستە لە قوربانیەکەدا هەبێ و کەسی قوربانی کاریش بۆ خۆی ڕەچاویان بکە. بڵێ وەکو باسمان کرد ئەو مەرجانەی یەکەم جار ئێستا پێش پرسیارەکەی جەنابەت باسمان کرد ئەوە بوو کە هەم لە قوربانیەکەی دابێتە دی بەڵام ئەو کەسێک کە قوربانی دەکا ئەویش هەندێک ئادابی هەیە یەک لە مەرزەکانی ئەوەیە ئینسان مسلمان بێ ینی کافر قوربانی لەسەر نییە هەتا مسلمان نەبێ و ئەو پارەی کە بە قوربانیەکەشت داوە دەبێ پارەیەکی حەڵال بێ یاخود ئەو حیوانێک کە دەکەی قوربانی نابێ غەصب کرابێ واتە داگیر کرابێ و دەست بەسەر کرابێ لەلایەنی تۆوە ئی خەڵکێک بێ دەبی مافی خۆت و مافی تایبەتی خۆت بێ ئەگەر ئەو مەرجانێت تێدا نەبێ دروست نییە و ئەو کەسێک کە قوربانیش دەکا لە یەکەم ڕۆژی مانجی ذیلحیجە سنەت وایە نەنینۆچی بکە نەمووی لە لاشەی جیا بکاتەوە ئەوانە سنەتە بەڵام ئەگەر کەسێک کردیشی قوربانیەکەی هەر دروستە و هەر ڕێگە پێدراوە. بەڵێ مامۆستا شتێکی یەک لە سنەتەکانیشی ئەوەیە وەکو پێغەمبەر کردوویەتی عەلەیهی السەڵات وەسەلام بۆ خۆت لەو شوێنە ئامادە بی بسم الله بکەی لیەذکر اسم الله عەلەی بۆ ئەوەی بسم الله لەسەر بکەی برێ خودایە ئەوە لە لای تۆیە و بۆ تۆشە و خوددا لێم قبول بکەی و تەکبیر لێ بدەی الله ئەکبەر بیکەی بۆ خۆشت ئەگەر بتوانی قوربانیەکە بکەی لەبەرەوەی پێغەمبەر وای کردووە. بەڵێ کۆمەڵی خەڵکمان هەیە لە سەفەردان ئایا بۆون لە سەفەری حەجی ماڵی خوادان یان بەهۆی بازرگانیەکەەوە لە یەکێک لە وڵاتەکان یان نیشتەجەی یەکێک لە وڵاتانی ئەوروپایە ئەم کەسە بە تایبەت ئەوەی کە لە حەجدایە لەبەرەوەی هەژاری وڵاتەکەی خۆی خزم و کەسوکاری خۆی لە قوربانیەکەی بخۆن
دەکرێت لە ڕێی تەلەفۆنەوە خزم و کەسوکای ڕاستپێرێ و لە کوردستان قوربانیەکەی بۆ بکرێ هەتا ئەو دوو سێ کەسەی تریش کەسە هەر خۆی نیشتەجێ ئەوروپایە یان کەسێ بەهۆی بازرگانی و نەخۆشی و سەفەرەوە لە یەکێک لە وڵاتانی دەرەوەی کوردستانە خۆی قوربان یعنی ئەوەی ئەوروپا و یاخود لە دەرەوەیە و ناگاتە شوێنی ماڵی خۆی یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەوە عولەمایان ڕێیان پێداوە بەڵێ یەجوز لا بەأس بی یعنی هیچ شتێکی تێدا نییە کەسێک بۆ نمونە ئێستا سەفەری سینی کردووە بەڵام لەوانەیە جێژنەی نەتوانی بێتەوە بە هەر شێوازێک بێ ئەوە یاخود لە وڵاتێکی ترە دەزانی لە هەولێر یاخود لە سلێمانی یاخود لە کوردستان لە یەک لە شوێنەکان ئەگەر قوربانی بباتە ئەو شوێنەی خێری زیاترە و یاخود ئێرە زیاتر پێویسترە ئەوە دروستە بەڵام ئەوەی حەجاجەکان کە حاجێ بەڕێزەکان لە حەجدان خوای گەورە حەجیان قبول بکە ئەوانە یعنی عولەمایان بەڕاستی خلافێکی زۆریان هەیە هەتا ینی چەند جار پێشنیار کراوە بەڕاستی ئەوانە بۆ حاجی هەرێمی کوردستان لە یەکێتی زانایان یاخود لە مامۆستایانی ئاین یەکلا بکرێتەوە هەتاکو ئێستا زیاتر ڕێیان لەسەرەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەدی و قوربانیەکانی هەمووی لە مەککە کردو نەیهێناوەتەوە مەدینە بۆیە ڕێیان وایە ناکرێ بەڵام هەندێک ڕئیش هەیە دەڵێن بە تایبەتی ئێستا لە سعودیا کە کاتێک وەختی خۆی کە قوربانیان دەکرد لە کۆڵانەکان دەکەوت بەڵام ئێستا تەنزیم و ڕێکاریەک کراوە قوربانیەکان دەکەن بە تیارە یاخود بەهۆی گواستنەوەی شتەکان دەگوازنەوە بە وڵاتە هەژارەکان و دەیبەن بۆ ئەو شوێنەی بەڵام ئەگەری خۆشمان ینی سیر بکە ئەوان ڕێیان وابێتن بۆچی ئەم خێر و پیاوەتیە لە ڕێی بە تایبەتی کە ئەم قەیراناوێ با تەواوی کەم کاکەوە کوردستانە خۆی هەژاری کورد و خزم و کەسوکاری خۆی بەسەر بکاتەوە قوربان بابۆت تەواوکەم یعنی ئەمن دەڵێم ڕەئیم وایە یعنی لەگەڵ ڕێزم لە بۆ ڕێیوانە یعنی من شتێکی وای تێدا نابین چکە ئەو عالمانەی کە لە سعودیا و لەو شوێنانەوە ڕەئیان داوە کە دروستە یعنی قوربانیەکە لە وڵاتیوان دەکرێت بەڵام بگوازرێتەوە بۆ وڵاتێکی تر یعنی بۆ لە وڵاتی مەش یعنی کەسێک لە عەجدایە تەلەفۆن بکا لێرە قوربانی بۆ بکرێ نازانم مانیعێکی ئاوا هەیەیان نییە بەڵام هەتاکو ئێستا ناڵیم ڕەئی زانایان وایە کە دەبێ بەڕاستی لەوێن دەربکرێ هەدی و قوربانیەکان نابێ بهێندرێتەوە شار وڵاتی خۆی لە شار وڵاتی خۆی بکە زۆر باش مامۆستا کەسی قەرزار کەسێ بەهۆی مەشروعێکی خێرەوە خانووی کردوتەوە یان بۆ نمونەژنی بۆ منداڵی هێناوە قەرزار بووە ئەتوانێ قوربانی بکە ئەم کەسە بەڵێ لەبەرەوە یەکو باسمان کرد یەک لە شەعائیر و یەک لە دروشمە بەرزەکانی پیرۆزی ئیسلامە وە کاتەکەشی ضەیقە واتە کاتەکەشی دیاری کراوە بەڕاستی عولەمایان ڕەئیان داوە کە دروستە کەسێک ئەگەر قەرزیشی بۆ بکە بە تایبەتی دەبینی ئێستا کەسێک لەوانەیە خوای گەورە نیعمەتێکی زۆر گەورەی لەگە کردووە خانوویەکی هەیە خەڵکێکی زۆر کرێچیە بەڵام هیچ قەرزارێک نییە ئەو ئەگەر حیوانێکی بچووکیش بکرێ سنەتێکی پێغەمبەری خوا جێبەجێ دەکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە دوو حیوانی هێنا کەبشەینی ئەملەحەینی دوو کەبشی ئەملەحەینی هێناواتە دوو مەڕ و یاخود دوو بزنی گەورەی هێناوە هێناوێتی کێتە قوربانی فەرموویەتی ئەوە لە بۆ من و لە بۆ ئەهلی بەیتی من و لە بۆ ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە دروستە کەسێک بە تایبەتی ئێستا لەوانەیە ئەو کەسە هیچ قەرزار نییە ئەگەر خۆشی قەرزار بکە لەوانەیە سیارەی هەیە خانووی کاملە الحەمدولیلا بەڵام قەرزار نییە پارەی ئەوتێرە بەدەستانی بەڵام ئەگە قەرزیشی بۆ بکە بە تایبەتی لەم زروفە بەڕاستی خێرێکی گەورەیە و یەجوز دروستە کەسێک پارەی بۆ قەرز بکە. مامۆستا ویستم ئەوە بپرسم کاتێککە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو بەران دوو مەڕدێنێ دەفەرمی ئەمە یەکێکیان بۆ ئالوبەیتی خۆم یەکیان بۆ ئومەتەکەم قوربانیکردن لە بری کەسانی دیکە مرۆڤێک لە بری منداڵەکانی کە زەواجیان کردو قوربانیان بۆ دەکە یان بۆ منە کوڕێک لە بری دایک و باوکی یان لە بری براکانی ئەگونجێت تۆ قوربانی بۆ کەسی خۆت بکەی لە ئەگەرێکی شاگەر دایک و باوکت مردبێ وەسیەتیان نەکرد بێ و خۆیان هیچیان نەوت بێ قوربانی بۆ کەسی مردوش دەکرێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە یعنی ئینسان قوربانی ئایا تەنها بۆ مردووەکانە یاخود بۆ زیندوەکانیشە خۆی ئەسڵ وایە قوربانی بۆ زیندوەکانە بەڵام عولەمایان ڕەئیشیان داوە کە کەسێک
ئەگەر وەسیەتیشی نەکرد بێ دەکرێت قوربانی بۆ بکرێ بە تایبەتی کوڕێکە دایکی لە دەستداوە یاخود کوڕێکە باوکی لە دەستداوە چاویان لە دوو ئەوەیە کە خێر و سەدەقەیان لەو بکەی قوربانی شێکێکە لە شاعیرە گەورەکان و لە سەدەقەش گەورەترە یەک لە سەدەقە گەورەکانە بۆیە دروستە بەڵام پرسیارێکیان لەو فەرمودەیە کرد ئەوانەی بەڕاستی کە ڕەخنە لە فەرمودەکان دەگرن بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵاتیەکانی فەیسبوک و تویتر و ئەوانە یعنی لە ڕاگەیاندنەکان ئایا دروستە ئەتو قوربانی بۆ پێغەمبەری خوا بکەی نەخێر دروست نییە پێغەمبەری خوا قوربانی بۆ ئومەتەکەی کردووە لە سەرەمە واجب نییە قوربانی بۆ پێغەمبەر بکەین سنەتیش نییە هیچ سەحابەیەک نەیکردووە یەک حەدیثمان هەیە کە دەرێن ئەبوو داود ڕزا و ڕەحمەتی خوا لەسەر ئەبوو داود ڕیواەتی کردووە لە سنەنی ئەبوو داود هاتێ بەڵام فەرمودەکە عولەمایان زۆر قسەیان لەسەر کردووە فەرمودەیەکی صحیح نییە بۆیە ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قوربانی بۆ ئێمە کردووە و بۆ ئومەتەکەشی کردووە و بۆ ئال و بەیتیشی کردووە بەڵام لەسەر ئێمە واجب نییە قوربانی بۆ بکەین وەکو وەڵام دانەوێک بۆ ئەوانەی کە ڕەخنە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا دەگرن یاخود دەڵێن ها ئەوەتە پێغەمبەری خوا بۆ ئومەتەکەی کردی ئێوە مەیکەن نەخێر پێغەمبەری خوا نەیفەرمووە ئەمن قوربانیم لە جیاتی هەمووتان کرد و ئێوە مەیکەن نە فەرموویەتی سەحابەکان بیکەن و ئەبو ئەیوبی ئەنساریش دەفەرمێ ئەمە لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قوربانیمان دەکرد بە تایبەتی مەڕێکمان دەینە یاخود بزنێکمان دەینە لە بری ئەهل و بەیتیشمان قوربانیمان دەکرد بۆیە دروستە قوربانی بۆ کەسێک هەتاکو ئەگە وەسیەتیشی نەکرد بێ ئەگە وەسیەتیشی کرد بێ دەبێت قوربانی بۆ بکرێ و ئەجر و پاداشتی پێداگا ئینشاء الله تعالی جەنابێت لە باسکردنی یەکێک لە حیکمەتەکاندا ئاماژەت بەوە کرد کە بریتە لە هێنانەکایی ئاشتی کۆمەڵایەتی من دراوسەیەکم هەیە ناموسڵمانە یان نوێژ نەکەرە یان بۆونە لە غەیرە موسڵمانە و لەسەر ئاینی من نییە یا خزم و کەسی من نییە چۆن بەهۆی قوربانیەوە ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەلگا دروست بکەین ئایا گۆشتی قوربانی بۆ کەسانی غەیرە موسڵمانە گونجێ؟ بەڵێ خۆی وەکو باسمان کرد باشترین دابەشکردنی قوربانی ئەوە وایە بەشێک بیکەیە سێ بەشێک بۆ خۆت بێ بەشێک بۆ جیرانت بێ بەشێکیش بۆ خزم و کەسوکارت بێ والله ئەعلەم ئەوەندی ئەمن بەدوا داچوونم کرد و نابینم کە نەمدیتەوە کە پێغەمبەری خوا فەرمووی بی ئیلا دەبی بدرێتە موسڵمانی بەڵام هەتاکو موسڵمان هەبێ ئەولاترە بە تایبەتی ئەگەر ئەو کەسەی کە کافرە ئێستاش لە وڵاتیمە یعنی کافر وشت بەو مطلقیە نییە ئەهلی کتاب یعنی هەتا بکرێ بدرێتە مسلمانەکەی بەڵام ئەگەر کەسێکیش لە جیرانت بوو ئەوەی شعائیری ئیسلام ببینی والله ئەعلەم شتێکی نابینم نەمدیتوە من فتوایەکم نەدیتوە کە برێ دروست نییە گۆشتی قوربانی بدرێتێ یاخود چاکەی لەگەڵ بکرێ چکە خوای گەورە ئەمری بە پێغەمبەری فەرموو وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنة پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمری پێکراوە ئەگەر مشریکێک کافرێک لە جیرانت بوو بیکە جیرانی خۆت و تەمینیشی بکە لەوەی کە پێی بڵێ تۆ ئەمینی و پارێزراوی بۆیە هیچ شتێک نابینم والله ئەعلەم کە دروست نەبێ بیدرێتێ بەڵام هەتاکو بکرێ ئەگەر مسلمانەکە پێویستی بوو بدرێتە مسلمانەکەی کەواتە چۆن ئەم قوربانیە بکەینە هۆکارێ بۆ تۆخکردنەوە و دروستکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان دوو خزم بە یەکەوە قسە ناکەن یان بۆمە دوو دراوسێ هەن لە ژیانیانە مەرحەبایی یەکیان نەکردووە ئایا قوربانی ئەتوانێت ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانمان سەر لە نوێ گەرم و گوڕ بکا و ئاشتەواییەک لە جەژنا بۆ خەڵک بێنێتە کایەوە خۆی دەتوانین بڕێن یەکێکی تریش ینی ئێستا وەکو فکرە بۆم هات ینی دەتوانی بڵێ یەکێک لە حکمەتەکان لەبەرەوەی کە قوربانی دوای جەژنداندراوە پێش جەژن نییە لەوەیە تو دوای جەژن ئێستا ئێمە دەچین سەردانی یەکتر دەکەین و کاتێک دەچی سەردانی دەکەی داوای گردن ئازایی دەکەی هەدیەیەکیشی بۆ دەبەی شتێکی جوانی بۆ دەبەی قوربانیەکەی لە بۆ دەبەی یعنی پێم وایە یعنی ئەگەر نسبەی 100% نەبی نسبەمی ئەو یەکە نەبی بەڵام 150-160 ئەگەر کەسەکە تۆزێک لە خواترس و تەقوای هەبێتن بەڕاستی لێک نێزیک بوونەوەکی زۆر دروست دەبێت بەڵام ئەگەر کەسی بەرامبەر ئامادە نەبێ ئاشتەوایی بنوێنێ ئامادە نەبی لێت خۆش بێ ئەگەر تۆش هەڵەبی ئامادە نەبی ئەگەر جیرانەتی و خزمەتی جێبەجێ بکە بەڕاستی لەوانەیە 10 قوربانی و 100 قوربانیشی لۆ بەی ئەوە نەبی بەڵام ئەمە بەسمان ئەوەیە کە ئاشتەوایی کۆمەڵایەتی یعنی تۆ لە گەڕەکێک دای تۆ هەبوونی حیوانێک دەکوژیەوە
لەوانەیە خوێن و شتەکە بۆ جیرانەکان بچێ یاخود جیرانەکان بزان تۆ حیوانەکەت کوشتۆتەوە تۆ هیچ بۆ حیوان لەو بەشە نادەی بە جیرانەکەت یاخود کە دەی کوڵێنی بۆن و بەرام بۆ ئەو کەسە دەچیت تۆ هیچ نادێ بەڕاستی ئەوە گوناهبار دەبی لەوانەیە خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتی پرسیار لێ بکاتەوە تۆ بۆ وات نەکردووە بۆیە پێمان وایە بەڕاستی ئاشتەوایی کۆمەڵایەتی و وەکو دەڵێ سلمی ئیجتیماعی زۆرە لە قوربانی و لە خێر و لە ئەجر و پاداشت و هەمشۆکردن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەدنان خەتەیی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکە بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.